دیمەنەکانی یاریەکانی دوایین جەولەی 24مین پاڵەوانێتی ڕابیدی نێودەوڵەتی شەترەنجی خانزادە کە بە سیستەمی سویسڕی و نۆ ڕاوند بە سەرپەرشتی یانەی شەترەنجی خانزاد بۆ ماوەی 2 ڕۆژ بەڕێوەچوو. سەرجەم یاریزانە بەشداربووەکانیش بۆ دوو گروپ دابەش کرابوون، یاریزانانی سەرووی 1800 ڕیتنگ لە گروپی ئەی و یاریزانانی خوار 1800 ڕیتنگ لە گروپی بی. پێیانمان ئەوە بوو کە ئێمە وەگەیان شترەنجی خانزاد هەرچ زروفێک بێ بەردەوام دەبین و ئامانجمان ئەوەیە کە بتوانین تاکی کورد بە هێزتر ببینین و یاری شترەنج وەگوانەیەک لە قوتابخانەکان بخوێندرێتن و یاریزانەکان یانی شترەنجی خانزاد وەگەوەی بینیتان ئەنجامەکانیان لەسەر ئاستی عێراق ئەنجامەکی بەرچاو بوو بتوانین ئەنجامەکان بەرزتر بکەینەوە، ڕاهێنەرەکان باشتر بەڕێوە بچیتن، یاریزانەکانمان بتوانن بە شێوەیەکی باشتر بەردەوام بن. زیاتر لە 100 یاریزان لە شارەکانی کوردستان و خواروی عێراق و دەرەوەش بەشداری پاڵەوانێتەکەیان کردبوو. دوای ڕکابەرێکی دوو ڕۆژە و ئەنجامدانی نۆجەولە لە ئاستی ئەی ئاکار عەلی بە کۆکردنەوەی 7 خاڵونی و بووە خاوەنی پلەی یەکەم، پلەکانی دووەم و سێمیش بۆ بەشی هەریەک لە یاریزانان ڕەوەند حامید و دیدار محەممەد بە کۆکردنەوەی 7 خاڵ. لە ئاستی بیش دیاردەزا بە کۆکردنەوەی 8 خاڵ بووە خاوەن پلەی یەکەم و لای خۆشیانەوە هەریەک لە یاریزانان ئومێد سابڕ و دڵسۆز عومەر بە 7 خاڵونی و بوونە خاوەن پلەکانی دووەم و سێەم. لە ئاستی کچانیش یاریزانان کارین کەمال و فین کەمال و وەحیدە میلادی بوونە خاوەن پلەکانی یەکەم و دووەم و سێمی پاڵەوانێتیەکە. پاڵەوانتیەکە پاڵەوانتێکی زۆر بەهێز بوو بەڕاستی چەندین یاریزانی سەرکەوتووی کوردستان و عێراقتیە بەشدار بوو بە خۆشحاڵیەوە لە شارەکانی هەموو عێراق و پێم وابێت لە چەند یاریزانیش لە دەروی وڵاتانی دراوسێەوە هاتبوون زۆر سەرکەوتوو بوو. دەستخۆشی نادی خانزاد دەکەم بۆ کردنەوەی ئەم پاڵەوانێتیە، هیوادارم بەردەوام بن و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. بەڕاستی وەکو بوون بە یەکەم کارێکی ئاسان نییە، چکە بە درێژایی نۆگە ڕەبێت تۆ بەردەوام لە منافەسەیە بیت، بەڵام سپاس بۆ خواتانیوانیەکەم بۆ. بەشداری بە قەرەمانێتدا کرد بۆ یا نادی خانزاد یا ڕابێت ئەم مەگەلێک فایدەش بە قەرەمانی نادی دەشتم سەراستی کچە ڕێزایکە دەستخۆە بینم مەگەلێک فایدەشی دیت بە قەرەمانی بهێتە خەلەتیت مەکرین ئەم بخۆڕاست بکەین. یانەی شەترەنجی خانزاد لە ساڵی 1998 دامەزراوە و یانەیەکی تایبەتمەندە بە یاری شەترەنج. ساڵانە چەندین پاڵەوانێتی جۆراوجۆ لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە دەکاتەوە. ئەم پاڵەوانێتیە جێچێکە لە زنجیرە پاڵەوانێتیەکانی یانەکە و زیاتر لە 100 یاریزان بەشداریان تێدا کرد بوو. دوای کۆتایی هاتنی یاریەکانی ئەم پاڵەوانێتیەش لە مەراسیمێکدا خەڵات بەسەر سەرکەوتوانی پاڵەوانێتیەکە دابەش کرا. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.